ئێوە مەڕۆن با من بڕۆم. هەرگیز دژمن نابێتە برا. ئازارەکانیش دەبیرەکرێن بەڵام نامەردەکان هەرگیز هەرگیز. ئێستاکە من لە دوای تۆژینم مەمووی ئازارە لە تاو ئەو شوکردنەی ڕۆح لە جەستە بێهزارە. وەڵای وانە لە تاو ئەو شوکردنەی ڕۆح لە جەستە بێزارە دڵمت کردە قوربانی ئاڵتون و کۆش و بارە. لای خەڵک باسمەکەی ئەڵێ کوڕانکارە ئەو نەیتوانی بمخوازێ چونکە بێ ئیش و کارە. بەڵام لە ڕاستی ئەوانە ئەوە قسەی سەرزارە لە عیشقا ئەوە نیە لە بەینی دوو دڵدارە. نازانێ من بۆ عاشقی بوومە پەنەم ڕۆژگارە تەمەنی گەنجیم گژڕۆی بێتۆیم پێوە دیارە. لە دوای کۆشت بێوەفا ئەم ژینە ژەهرە مارە وەکو شێتت لێ کردوم کەوتوم لە کوچی ژارە. خۆ تۆوت بۆ تۆمە ئەمە ئەهد و بڕیارە بۆ حەمەی حاجی زیاد بەرزە بە قەد ئەکارە. بۆ حەمەی حاجی زیاد بەناو بانگە لەو شارە. بۆ حەمەی حاجی زیاد چەند بۆ پەروەردگارە. برامە هەتا مرم هەتا تۆ ماوی خارە. برایم و هەتا دەمرم برامە لەو ڕۆژگارە. عاشقی بینی من و تۆ باگشت دنیا بزانێ بیانەوێ لێکبانکەن هەموو دنیا ناتوانێ. بیانەوێ لێکبانکەن هەموو دنیا ناتوانێ. بڕۆ بە باوکت بڵێ ئەو لە ئیشق ئەزانێ. بێچارەی دەردمان بکە و ڕێگایەکمان بۆ دانێ یان بێ ڕۆحم بکێشێ یان تۆم داتێ بۆ ژیانێ. لە ژیانێ ئەدژێنم هیچ کەس داوا نەتوانێ. بیستومە تۆم ناداتێ کردومە چ تاوانێ. تاوانی دڵ ئەوەیە خۆ بەبێ تۆ ناتوانێ. بڕۆ بە باوکت بڵێ حەمە بێ من ناتوانێ. بڕۆ بە باوکت بڵێ حەمە بێ من ناتوانێ. لە خزمەت حەمەی حاجیم ئەیناسم ئەوەتانێ. بۆ حەمەی حاجی زیاد ئەیناسم ئەوەتانێ. لە خزمەتیدا هەمە و پێ لەسەر چاومدانێ. لە خزمەتیدا هەمە و پێ لەسەر چاومدانێ. چاوم وەختە خێلە بێ بۆ چاوە ماستەکانت پەڕەی دڵم شەق بوو بە هەبرۆ پەیوەستە. چاوم وەختە شۆرە بێ بۆ چاوە ماستەکانت پەڕەی دڵم شەق بوو بە هەبرۆ پەیوەستەکانت. ئاواتمە ڕۆژێکی گەربیگرم دەستەکانت
کەرە دڵداری ئەدوای لەبیر مەڕستەکانت ئەی گوت عەلی هەر تۆ هەی داماوم لە ژیانت بۆچی چەند ڕۆژ دەبێ هۆ کوانایە نامەکانت بۆ کاک حەمەی حاجیە سڵاو لە دۆستەکانت لە قسمەتیدا هەمە و بۆ نەهات شایەکانت لە قسمەتیدا هەمە و بۆ نەهات شایەکانت لە قسمەتیدا هەمە و سڵاو لە دۆستەکانت حەما لە قسمەتدام سڵاو لە قسمەکانت حەما لە قسمەتدام سڵاو لە قسمەکانت من جان تەواویکە سڵاو لە پەنجەکانت من جان تەواویکە سڵاو لە پەنجەکانت